دەستخۆشیێ الکۆمپانیا تەهانیت کەین یا خودانێ وێ نەجیب خەتاری و خودانێ هۆڵێ مەهدی فارس بۆ ئەنجامدانا وێ چالاکیێ ئەوژی ئاهەنگەکە خێزانی ئەوژی هەلکەفتنە هاتنە ساڵە نو ساڵە 2020 لوەتەڤایە پیرۆزی دکەین نهۆ دێچینە بەرگەکە دی و دەنگەکی دی و جیهەکی دی دێچینە چیایێ شنگالێ جیهایێ مەردەمێر و عەگیدا دێچینە کۆمەلگەها دهۆڵە یاسەرێ خۆ نەچەماندی بۆ دژمنی کویرۆ ڕۆژ ژنا ئێزدی بەرخودان یەکە مەزن وا کری ژنا ئێزدی دەنگێ ئێزدیاگاندیە دنیای خڕێ دەنگێ خۆ ئەب هونەرا خۆ ئەب هەزرا خۆ بژید ژنا ئێزدی ژنا چیایە شنگالێ ئەب هونەرێ پاک و پیرۆز دەنگێ ڕەنا سلێمان حەلۆ گۆڤدنە چەندی سترانێت هەمە ڕەنگ بۆ بێ ئاهەنگێ دیارینە چەپە قوتانەک بۆ ڕەنا سلێمان حەلۆ تو کافری ئەس ئێزدیمە هەر دێمینم شنگالیمە ئەشتا ناترسم هەی دژمنۆ ئەس ملەتێ شەرفەدیمە پێشیێز بخێر هاتناوە هەموواتکم گەلێک بخێر هاتن سەر چاوە داخوازە من خودێ ئەوە ئەف ساڵ بخێر و خۆشی بێ و ئەم دایک و خوشکێ خۆشیش بیر نەکن هێویام نا هەرا مەزن ئەوە دایک و خوشکێ مەز دەستێ کافرا بێنە ڕزگارکردن و ئیشەڵە ئەزێ کاربن خزمەتەکە کچک پێشکێشی وەکم گەلێک سپاس ون هەموو بخێر هاتن سەر سەرا و سەر چاوە
من عمرته تشنو بيه ورزيه ولا لا 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 ولا لا لا تشنو بيه ورزيه يودني من عمرته داي
آباد منم حزی همیاش ترابیشم رازی ببا رحمن رحمن قالك سپاس دوباره رز و سلام و هر الخوشیات دابن كيف خوشیات دابن و هی بیام اول سالك بخير و خوشی به و قالك سپاس